بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتەوە گشت کاتێتان شاد و کامەران بێ. خوازیارم پێکەوە لەم بەرنامەیە کاتێکی خۆش بەسەر بەرین. پێش ئەوەی بچینە دیداری میوانە ئازیزەکەمان فەرمون ئێوە ئەم ڕاپۆرتە. پیاوێک لێوان لێو لە خۆشەویستی، خەمخۆر و ماندوو، بەدەستێ بازرگانی قوماش و نان پەیداکەر بۆ براو خوشکەکانی، بۆ دایکی و ماڵ و مناڵی و بەدەستێکی تر گەڕیدە و پەرۆش بە دوای وێنە کۆنەکانی سلێمانی و خەڵک و خێزان و کوچە و کۆڵانی و وێنەی ڕوودا و بۆ نەخۆش و ناخۆشەکان کە دەچیتە ماڵەکەی لەسەر پارچە مەقەبایە نووسیوێتی تکایە داوای وێنە و جام مەکە. ئەوەندە پەرۆشی نەفەوتانی ئەو وێنە مێژویانەیە هەندێک جار خەڵکیشی لێ زویر دەبن. ئەوەی ئەو لە وێنە و دۆکۆمنت کۆی کردوتەوە کاری تەنیا یەک کەس نییە. ئەگەر ئەم کارە ئەوەی کردایە ئێستا بە چەندین دامەزراوە نەدەکرا. ئەو کوڕی دووەمی حاجی کەریمی خاڵی قوجولی بازرگانی قوماشی ژنان و پیاوانی قەیسەری وەسمان پاشا و حەمدیە سلێمانی بەناباشی خەڵکی گەڕێکی مەڵکەندیە. لە ڕۆژی 1 ساڵی 1939 کاک فەرێدوونی حاجی کەریم لە مەڵکەندی لەدایک بووە. ساڵی 1945 چۆتە قوتابخانی مەڵکەندی و لە دوای چواری سەرەتایی گوێزراوەتەوە بۆ قوتابخانی غازی و پۆلی شەشەمی سەرەتایی تەواو کردووە. پاشەوەی باوکی کۆچی دواییەکە کاک فەرێدوون دەچێتە سەردووکانی بازرگانیەکەیان و هەر لەوێ بەردەوامە بێت تا لە ساڵی 1960 دەگوێزێتەوە بۆ بازاڕی زێوەر. ساڵی 1966 لەگەڵ خات و دڵشادی عەبەدەلاک زەماوەند دەکاو دەبنە خاوەنی دوو کوڕ بە ناوەکانی سەرکۆ و ئاکۆ. لە ساڵی 2002 لە شاری ویسبادن لە ئەڵمانیا دەژی. وێنە لای کاک فەرێدوون گەڕانەوە و بیرهێنانەوەی مێژووە بۆ ئێستا. ئەم میوانە ئازیزە لە ژێر کاریگەری نەسرەوی شاعیردا کە براگەورەیەتی لە گرنگی کللتوری شارەکەی خۆی تێگەیشتووە و بەهۆی ئەو کامێرایی کە لە هەرزەکاریە باوکی بۆی کڕیوە زیاتر بواری بۆ ڕەخساوە بۆ تۆمارکردنی هەموو ئەو گرتانی کە لە ژیانیا بینیونی. بێجگە لەو وێنە مێژویانەی لێرە و لەوێ کۆی کردوونەتەوە سەرەڕای هەموو ئەو ئارەزوانە کەسێکی چوس و چالاک لە ئاهەنگەکانی نەورۆزی شاری سلێمانی کە جاران لە وەیس و لە توی مەلیک و جێگاکانی تردا ساز کراون. بەڕێز کاک فەرێدوونی حاجی کەریمی قادر، پیاوێکی بازرگان، پیاوێکی ماندوو لە بواری کۆکردنەوەی وێنە، بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێک بە خێراتنت دەکەین. سوپاسدانەکەم. کاک فەرێدوون، ئێمە تۆ ئەناسین بەزانین کە جەناب پیاوێکی ماندووی لە بواری کۆکردنەوەی وێنە هەم وێنەی ماڵی خۆتان و کەسوکار و خزم و خێش لەلایەکەوە و لەلایەکی کەشەوە ئارەزوویەکی گەورەت بۆ دروست بووە هەر لە مناڵیەوە بۆ وێنە و کۆکردنەوەی وێنە مێژوویەکانی ناوشاری سلێمانی. هەڵبەتە هەندێک جاریش لە دەرەوەی سلێمانیش وێنەت کۆ کردوێتەوە. پێش هەموو شتێ من حەزەکەم بزانم ئەم شتە لە ماڵی ئێوە سەرنجی ڕاکێشاوە. تکایە بە هیچ جۆرێک داوای وێنە و جام مەکەن. ئەمە بۆچی ئەمە نووسیوە؟ زۆر کەزات هین بەرێت داوای هینیە کرد. ڕسم نی هێنایەوە میش جارە ڕسم دوانسیاندا ئەفەوتێ لەبەرەوە مەجبور بووی ئەوە نووسی. ئەو دەقەش وەرناگرێت ڕسمەکە کە بر لە برا وایە ڕاستە مجبور و ئەوەم نووسی. بەڵێ ئەمەندە ڕسمەکانی خۆشەویست، ئەمەندە جامەکانی خۆشەویست بڕوان پێ بکە. بەڵێ بەقی بڵێ حیوانێک لە ماڵەکەتا تۆم ئەوان خۆش ڕاستە. ئەمەوێ سەرەتا ئەلەم وێنەوە دەست پێ بکەین. ئەمانە چێ؟ ئەمەیان خوشکمە، خوشکی گەورەمە. ناوی چییە؟ فاتمە خان. بەڵێ فاتمە خان. بەڵێ
ئەوەشیان باوکمە بەڵێ. ئەوەشیان ناوڕاست خۆمم ئەمەیان کە لەم لاوە بەڵێ وەسای بەجلی کوردیەوە جلی کوردیەوە و باش. لەوە لە جەژنی سەر دەفکردن جەژنێکی قوربانە ڕسمەکەم کرد باشە کاک لە فەریدون، ماڵەوە تو ئەوە بۆ من باسکە جەنابی حاجی کەریمی قادر یان حاجی کەریمی قالی قاڵێ قوزول قوجول ئەم پیاوە بازرگانی قوماش بووە نیە بەڵێ بازرگانی کوتاڵ بووی تەرێ لە هەموو ناوێک کوتاڵی ژن و پیاو ژنۆ پیاوە سەرەتا لە چ بازارە دوکانی دانا ئەوە زووتر نازانم لە زمانی عوسمانیۆمانە زمانێک کە تۆ بیرێ بێ حەلقەی سەر عوسمان پاشا بووین پێشەوەی بسووتێ پێشەوەی بسووتێ بەڵێ. چکە هەفتاکان سووتە بەڵێ کەواتە ئەم پیاوە بازرگانی قوماش بووە بەپێ ئەم وێنێش بێ مشکی و جامانی تێکەڵ کردووە بەڵێ عادەتەن چاکەت و کەوای لە بەرەکەر یان کاو سەڵتە کاو کاو چاکەت کاو چاکەت و لێرەشە با بڵێن عەبای عەرەبی ئەبا بە پیشانیە بەڵێ وەنیە بەڵێ باشە ئەنجا ئەمەش هەر وێنەیەکی بەڕەحمەت بێ باوکتە ڕسمێکی پێشترێتی ئەمە ساڵی 1930 کەریم قادر باوکی کاک فەریدون محەممەد کەریم لەگەڵ نەسەوی شاعر فاتمە کەریم قادر شکریە کەریم قادر بڵێ ئەمە ساڵی 1930 لە دیارە ئەمە ستۆدیۆیەکی یاوە بەڵێ وازم لە هین گرتووان لا یحیافەنی نا یەکتر بوو وازم محموفەنی باوکی شید محەممەد قودسی بڵێ ئەمەش لێرە بە حساب ئەمە لێرە مانگ و ئەستێریان ماوەێری تەختە بوو ئاخر بە تەختە دروستیان کردو لەسەر پەڕۆیکی ڕەش بڵێ وەنیە بڵێ ئەوە باوکمە ئەوە جەنابی باوک بڵێ ئەوەشان کاکمە ئەمەش جامانەکە لە تەنشۆ کاکتە بە دوور و درێژی دێنە سەر کاکێ کاکمە بەڵێ وایە ئەمەش خوشکەکان شکریە خان و فاتمە خان بڵێ بەڵێ باش ئەم وێنەیە ژوێنەیەکی جوانە ئەم وێنەیەکیە ئەمە دایکمە هەمدێ بۆ سا سلەیمانی باشی بەناباشی بلا ماڵی سلێمانی بەڵێ دایک و باوکە هەردووکیان خەڵکی مەڵکەنین مەڵکەنی ئەسڵن هەردووکیان خۆ ئیساش و هینیان هەیە خزمی گەوریان هەیە بەڵێ خزمایەتیان هەبووە زۆر باشە ئەم دوانە چۆن مەسەلەن بەڕێ خزمایەتی و شووی پێکردو دایکەی بڵێ کاک فەریدون حاجی کەریم و حەمدی خان خوالیان خۆش بێ بڵێ خوێنەواریان هەبوو باوکم لە دوایە چوو بووە زانستی شەیان پێوت زانستی بڵێ بڵێ زانستی شەو بەڵێ حسابیە زانی حسابات ئەی بەس حساب بە قەڵەم باشە ئەوە ئەی خوێندنەوەی کوردی خوێنەوەی کەم بوو بەس ناوی خۆی ئەزانی بڵێ بە قەڵەم و زیاتر ئەو حسابات حەزی کردو حسابات فێر بێ بڵێن کەریم قادر بەزەر و نێزانی باشە ئەمەش هەر وێنەیەکی تری ناوازەی ماڵەوەتانەوە نییە ئەوە حیوانەکەمانەوە لە جەژ نابوو ئەوەش هەر جەژنە بڵێ ئەمە ئیتر هەیوانی ماڵی خۆتانە دایک و باوکی خوشک و براکانێ ئەو جلکوردیە کە لە تەنیشتی باوکی دانیشتو ئەوە جەنابتی ئەوە منم ئەوە خۆتی جلێکی ستارخانیت لە بەرایەوە نییە ستارخانیت لە بەرایە جەنابێ بەڵێ ئالیا جوان سەیریکە بزانە ستارخانیە بەڵێش شەرواڵە سەرخانی شەرواڵ و ستارخانیە ئەوەش پورمە بەڵێ ئەوەش ئەوە سەرکۆی سربەستی برەمە کاکە سربەستە کاک فەریدون ئێوە ماڵتان لێکووا بوو ئەو زمانی کە ماڵە گەورە هەبوو کە حاجی کەریم خۆی مابوو لێکووا بوو هەر ئەوێ بووین هەر لە حاجی حان بوون هەر لە حاج ئەمەی بڵین بەرامبەر من مەکتەبی سوورکیە و مەکتەبی سورکیە مەکتەبی سورکیە نەبوو بەڵێ هەتا منی شتم داناوە بە نەهێنی لە ناو مەکتەبی سورکیەوە ئەو باسی ئەوم بۆ نەکردویت بەڵێ ڕاستە فەرمی ئەی ئەم دوانێکێن ئەوە دایکمە لەگەڵ فاتمەی خوشکم لەگەڵ خسرەوە کا خسرە و بەڵێ لە گەڕێکی خۆتان لە مەڵکەنی لە ماڵی خۆتان گیراوە نییە ئەمەش بڵێ خسرەوە بزانین بەڵێ وایە یان ساڵی 1940 کەی خسرە و کەریم قادر کا خسرەی براتە کا خسرە و ئیسا لێراژی بەخۆ لە هەولێر یعنی لە کوردستانەژی لە کوردستانە بەڵێ ئەی ئەم پیاوەکی 10 ساڵ 15 ساڵ لە ئەوروپا بوو بڵێ ئەوەش برامە نەسرەوی شاعیرە ئەمە کاک نەسرەوی شاعیر بڵێ محەممەدی حاجی کەریمی حاجی کەریم قادری قادر. قجوڵ بڵێ. ئەم پیاوە ئیشی چی بوو ئەمە بەڵێ تەلەبە بوو دوای ئەوە دۆ تەلەبە بوو بوو بە ویستی تیحان بات هاتن بۆ لای تەلەبە و مەلەبەیتی ئەمانە ئێتر باشە ئیتر دوایی چووە بەشی سەربازی بەشی شۆ سەربازی بەڵێ.
شارەی نەما بەڵێ ئەمە شوێنێکی ئەو نیە لە کاتی سەربازی بەڵێ ئەوە لە سلەیمانی گرتوتی بەڵێ پێم وابێ کاک فەریدون نەسرەوی شاعیر لە سەربازیە لە بەشی تەندروستی ئیشە کرد بڵێ وانە بڵێ شاعیرە کاک فەریدون تۆ هیچ بەیتە شعرێکی کاک تێلەبیر نییە بەخوا هەی بوو ڕاستی بێ ئێستاسی لەبیر نییە دایکم و ئەوانی نی کرد بەڵێ ئێستا خۆ هیچ شتێکی ئەو لەبەر نیە هەرەوەی بکە بە ڕووگرژی بەلا تێپەر ترکایە نەدزانی کە ڕووگرژان لە دوایی تا ئەبن تووشی پەشیمانی هەتا سەر نامێنێ بۆ کەس کە تافوش شێوەی جوانی هەتاکەی دڕق و سەختی هەتاکەی دوور لە پەیمانی کە دواییت گۆڕە تۆ ئەمڕۆ لە ژینا چەشنی میوانی منە مکڕیاری دڵداری دەگەڵ ما بۆ گرانجانی جوانە ڕەحمەت لە ئەوەی خۆیەتی نەسرەوی شاعیر برام ئەی ئەم پیا ئەو سەربەستی برامە کاک سەربەسە لێرەوە ئێمە هیوای تەندروستی باشی بۆ خوازی نەخۆش نەخۆشە ئەزانم دوعای خێری بۆکەین ئەمە کاخسرەوە هەش خسرەوە کاخسرەوی برا خسرەیشی پێ کەی خسرەویشی پێڵن و کاخسرەویشی پێڵن ئێمە لێرەوە ڕێز و سڵاو و خۆشەویستی بۆ نێرین ئەوروپا هەموو ئەی ئەمێرێ کاک سەربەس و کاخسرەون وەنیە خسرە وست لەکە سەربەستی لەکوێن لە دوکانەکەی لە قەیسەری عوسمان پاشایی دوکانەکەی باڵ بەڵێ جارێ مەکتەبی هین زێوەر دروست نەبوو بەڵێ زێوە دروست نەبوو دو با درێژیە سەرەوە بوو باشە ئەمە ئیتر دوکانی باوکتە لەگەڵ دوکانی باوکم و چوو بە بەغا بەڵێ پێیوتن نوتی دە پێش چون سەرێکیاوێ بڵێ ئەی ئەم ژنە شۆخ و شەنگە کوردەواریە ئەوە یقینە قەدری خوشکم قەدری خانی خوشتە بڵێ بڵێ ئەمەش قەدری تو چەند خوشک و چەند برابوون شەش خوشک و چوار برابوون بەڕەحمەت بێ نەسرەوی شاعیر کاکە مەحەمەد جەنابە ئەنجا کاکەی خسرە و ئەنجا کاک سەربەست خوشکەکانیشی فاتمە خان و قەدی خان و ئەوانن بەڕاستی ئەمەش هەر وێنەیەکی زۆر جوانە ئەمە وێنەکە زوربەی بگین زوربەی هینە ئەمە مەسیحەکان بەڵێ پێم وابێ ئەمەیان مامۆستایەکی مەسیحیە ئەمەیان لێرە مامۆستایەکی مەسیحیە ئەمانە خوشکەکانیش تەلەبە بوون هاتوون لە ماڵە ئەم ڕسمیان گرت ماڵەکەمان نزیک و لەگەڵ مەکتەبەکە جا لێرە چی سەرنجی من ڕاکێشە کاک فەریدون ئەوەیە جلەکانیان زۆر مۆدێرنە زۆر جوانە ینی زۆر سەردەمیانەیە وەنیە وایە باش کاک فەریدون ئەمانیش ئەمە کاکمە نەسرەی شاعیر ئەوە کاکە بەڵێ مەحاویل گرتوتی یۆزم نەخێر ئەمە ماڵی ئەوان نییە کاک لە مەحاویل گیراوە باشە ئەمە هەڵکەوت و نەسرین و ئەمە کاکە حەمەی کاک مەحمێ حەمە پۆلیس نییە لەگەڵ ماڵ و مناڵەکەی باز جوان سەیریان کە بزانە ئەوەیە ئەمە محەمە برامەک باش ئەمەش خوشکمە ئەوەشیان خوشکمە باش ئەمەش برازامە ئەوەش برازات بەڵێ کوڕەکەی حەمی برامە لە بەغا گیراوە لە حەدیقەی ئومە بڵێ باش باشە کاک فەریدون بەخوا وێنەکانی تۆ ئەمە نەجوانن حەقوا ئێمە چەندین بەرنامە بۆ بکەین خوا سەلامەتان کە ئینشەڵا بژیان ناچێت ئەوە هینی ماڵی خۆمانە پەرژی چی پێڵن مەحاجرە باشە مەحاجرە ئەوە هاتمە سەرەوە خۆم گرت ئەوەش ژوورەکانی ژێرەوەیە باشە پینەکەیەتی ئەمە ئیتر دیکۆراتی سەقف و ئەو شتانە ئەو کاتە هەر ئەوەندە باوی بوو سەوز و سوور و ملەوەن و ئەو شتانە بوو زۆر جوان بوو کاک فەریدون لە عروسیات و مامان هەبوو کاک فەریدون ئەی ئەم ژنێکی ئەمە هینە پورە ئاسکۆڵی پورە ئاسکۆڵی خوشکی باوکتە نە پورە ئاسکۆڵ زایدی ژنی مەلا قادر سەعید نانەوە دایکی عەباس و ئەکرەم وەنیە بڵێ چی تۆ کامە پورتە پورتە باش نانەوا بۆ باوکیان نانەوە بەڵێ ئەزار جەناب ناو بردن بەڵێ ئەوە کە وەسەبرامی پیرۆتە باش باوکی لەگەڵ کاک فەریدون و کاخسرە و حەمدیە سلێمان واتە دایکرد لەگەڵ ناهێدا حسێن لە ئوتێلەکەی لای ماڵی خۆمان پەنجاویەک وەنیە بڵێ ئەوتێلی هەبوو کەواتە ئەوە باوکەی نییە ئیبراهیم پیرۆتەوە نییە بڵێ خزم بوون زای خوشکە زای باوکە زای باوکم خوشکە زای باوکتە باشە کاک فەریدون ئەم پێێنەیە بڵێ
نووسراوە جەمال مححمود محەممەد علی لەگەڵ سەربەستکەری واتە کاک سەربەست ئەوە جەمال ئەمری خۆی کرد کاک جەمال ئەمری خۆی کردووە ساڵی 1661 بەس ئەوەی کە من ئەمەوێ بۆم باسکەی بڵێ ئەوە لە پشتیانەوە چوخمە یا داڵانی ماڵی خۆتانە داڵانی ماڵی خۆمانە داڵانە ئەوە ئەچێتەوە هەلێ ماڵی کەریم زەندیە ئەو کۆڵانی ماڵی کاکەریم بڵێ. بەڵام ئەمەش بەڕاستی وێنەیەکی جوانە بەو دیوارە گڵینەوە هەر زۆر جوانە ئەی کاکە ئەمانە چیان ئەمە خۆمم کامیان ئەوەی گەورەکە خسرەی سەربەستی برام لە باوەش باوەش ئەی ئەوەی تشان کاخەسرەوە ئەوەی خسرە نووسراوە ساڵی 1952 سلێمانی بڵێ دیارە ماڵی خۆتانە ئەوە هینە یامانە بەسرە هینەکێ دەی فەرش فەرشی فەرشی هینە فەرشی مزگەوت و ئەو وێنەی مزگەوت و وێنەی مزگەوت بڵێ باشە ئەی ئەم ژنە خانمانی چی ئەوە فاتمە خوشفات فاتمەخانی خوشکتە بڵێ باش ئەمەیان وەفاتی کردووە فەرمودوانە بڵێ بەڵێ ڕاستەکەی خوافیکە کاک فەریدون وتمان ئەم وێنەیە بڵێ وێنێکی خێزانیە بەس من نازانم چێنەوانی چێن ئەمە لە ئینگی گیراوە ئەمەی سەر و بینەوە لەکوێ لە پیرە مەگرون پیرەمەگرسە باش چێنەوانە ئەمە زاوامانە ناوی عەلیە کاک عەلی بەڵێ بەڵێ مامۆستا عەلی ئەمیشان خوشکم قدریەیە ئەوانیش مناڵەکانی مناڵەکانی کەواتە کوڕ- ئەمە لە دوو کوڕ کچێکیە بەڵێ خوالی نسێنە سلام لە علیکم. 23 حوتی ساڵی 1970 ئەم وێنەی گیراوە لە بەڵێ. پیرە مەگرون من هیوای بەختەوەریان بۆ خوازم ئەوژوخە سەلامەتی اینجا کاک فەریدون بەڕاستی هەندێک وێنەی جوانی تر هەن کە ناتوانی وازیان لێبێنی یەکێک لەو وێنانە ئەم وێنەیە ئەو ئەمە خۆم خۆتی؟ ئەوە خۆم تازە ئەو هێنا دەرچوو بوو ئەو ئەو تەلەڤیزۆنەکە تەلەڤیزیۆنە دەرچوو بوو ئێ، هێنام لەیار ئەمە دوو ژوورە نەک ژوورێکە دوو ژوورە بەمەوە سێ ژوورە باش ئەمە ئەم پەنجەرانە پیاڵەنچی هیلالی وڵا پێمە عروسیاتیش عروسیشی پیاڵە بەڵێ کاک فەریدون ئێمە لەناو ئەلبومی جەنابتە ناتوانین هەر باسی ماڵی ئێوە بکەین چونکە ئەوەی کە لای ئێمە ئاشکرایە جەنابێ هەر وێنەی ماڵی خۆتانە کۆ نەکردوێتەوە ینی هەر هیوایەتەوە نەبوو ڕسم لە ماڵی خۆتانە زۆرم کۆ کردەوە زۆر زۆر وەکو جەنابە باسی کە زیاد لە 2100 ڕسمە کۆ کردوێتەوە من پێم وابێ ئەو وێنانشێ جارێک لە پێشانگایەکی گەورە پێشکەشی خەڵک کردووە خەڵک چەند جار لە خۆم پیشانگەم کردوێتەوە پێشانگا کردوێتەوە ئەی ئەم وێنەیە چیە کاک فەرید هیچ خۆتم قوتابخانەیە نەخێر ساڵی 36 15 حوتی 1936 نادیە ئەوە نادی مۆزەفینە نادیم ڕۆژی افتتاحەکەیەتی وەنیە نادی موظفینی سلەیمانیە بەڵێ دەپیرە دەستم هاوەتانێ ئەوە لەو شاپ هینەکە جا من حەزەکەم سەرنجی بینەر بوو ئەوە ڕاجێشم کە ئەو کورسیە جوانانەوە چەرچەفە پاک و تەمیزانە لە ساڵی 1936 لە سلێمانی کێ بە خەیاڵیە لەنەوەی ئێستا خەڵک بەو شێوەیە گرنگی بە هەموو ئەتەکێتێک گاوە کە شارەکەی ئێمە هەی بووە پارچە قماشی سپی بوو لە گەڕێکی کانسکان ئەمبڕی هینیانەکە ویان لە کرد زۆر باش زەوقی هەبی باشە کاک فەرید پرسیارێک لێەکەم تو لەنا ئەلبومەکە تا بوو ئەم ڕسمەوە زۆر خۆشەوە والله ئێزانین بۆشی بۆ مان شەرحکە ئەمە بەخۆ شەرحەکەی ئەوەیە ئادی ئەمە خولەپیزێ باش کە حرەکاتی خولە حرەکات بەڵێ ئەوە تاخلوسیشمە بەڵێ و سەیه ملیۆنێک ڕاستە بەڵێ زانم چی نووسراوە وڵات ئەو دەسوخەتی خۆمە کۆمەڵی پۆلیس پشکنین بە دوای خولەپیزەدا بەڵێ لە شارباژێر نەشار باش ئاخر شارباژێر کە تر هینی سلێما کوردایەتی بەڵێ هین بوون ئەوان بوون بەڵێ ڕاستە شارباژێر دێی میرە ئادی بێ زەحمە با من بخێنەوە ساڵی 1952 فلکلۆری فەریدونی دیارە قۆی سیارن قۆی گەڕاون جای ئێوارانە هاتنەوە لەبەر مزگەوتەکە ئەمە مزگەوتەکەیە بەڵێ لەبەر مزگەوتەکە بارانە خست پۆلیسەکان بەڵێ چواران ئەمایەوە بۆ حرەس بەڵێ بەڵێ دوان لە سەربان دوان لە خوارەوە ڕاستە ئەو کاتێ حرەکاتی خولە حرەکاتی خولەپیزەوە بەڵێ دەستەکانی خۆش بە بەڕاستی ئەمە جاشتی تریشی هەیە بە دواوە ئەمە گوندی چەمیاڵەیە لە شار باش بەڵێ وای. بەڵێ ئەو مەخفەرەکەی چەمیاڵەیە کاک فەریدون بڵێ ڕۆژی 6 ئەیلول کە خەڵک پێڵێ ڕۆژی ڕەشی 6 ئەیلول بەڵام ڕەژ نییە چونکە ئەوە
ڕاپەڕینێکی شاریانی یەکەم جاری کوردانێک بۆ داوای حقوقی قەومی کورد ئەمە نووسراوە 6 ئەیلول 1930 لە مزگەوتی گەورە 1 سەعات پێش شەڕەکە وای ئەم ڕسمانە لە کوێ کۆ کردوونەوە کاک فریدون وەڵڵی هەمووی بە پارە کڕیمەوە و لەگەڵەوەی باوکم پایە کرد هەیگو چۆ لە دنیاش ناخۆشە بوو هەیکو بیسووتێنە بیدڕێنە ئەمانمیش بە درۆ دووسێ پارچە کاغەز زمێنە ئەم گو دران و سووتانم بەڵام تۆ خۆت هەڵە دەکرد مەحاڵمەکەتانێکی باشە کاک فریدون ئەم وێنەیەش زۆر جوانە ئەوانە بۆیە فەرمو بەڵێ ئەمە ئەگەر بتوانی باسێکمان بۆکەی ئەگەر نا من پشتەکەی ئەخوێنمەوە خۆم قەیچێکە باشە ماڵی خۆتە باش ئەوە جەنابی ئەمە پیرەمێردە کاتۆ لە سەرایل وازەمی ئەوەی پیرەمێردە ئەوانە ئەوە کەشافەشە کەشافە دیارە مەکتەبە بەڕێیانەکەن هاتۆ بە ئەمری حکوومەت بەڵێ ئەزان کەەوە تەلەبەکانی کەلەمەتان ئەمە ئەمەینەکانی ڕاستی حەزەکەم بینەران زۆر بردی بیبینن ئەمە من تا ئێستا ڕسمی وام نبینیوە مامۆستا پیرەمێرد بەو شێوەیە حتا هەندێک کاراکتەری تریتیە ئەوە با پێ بڵم حاجی تۆفیقان نووری ئەحمەی تەها فازل عیفان جەمالی شێخڕەشی خەزیێنە عەبدوڵڵا محەممە عەلی بەگ مەشهور بە عەبەسوور خالی شەفیق حاجی داودی معلم نووری ئەمینی ساڵح ئاغا ئەمانە هەموو خوالیان خۆش بێ مامۆستا خالی سەعید باوکی عەبدولخالق ئەفەندی لە 1930 ئەم ڕسمە گیراوە بەڕاستی وێنەیەکی زۆر هەرزەکەم ئەوە هی کاکم بوو هی کاکم بوو خۆی لە کەشافەشا بوو بەڵێ 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 ئیشی بەدەستەوە بوو دەرەوە بایە نامی بردو بە کوردەکەی جا بۆ ناو دیاتەکان و بۆ شتووەمانە ئەم وێنەیەش وێنەیەکی زۆر جوانە ئەوە یا بە گەوتی ئەوەش بە خۆتان بڵێکن ئەمە هینە دکتۆر شۆ داسمونە نەداسم نەداسم بژی عەبدولکەریم قاسم بەڵێ خوالی خۆش پێوەش مامۆستا ئەنوە قەراخی و هەندێک لە هونەرمەندانی مۆسیزیانی کورد ئەو دیشی بخەن لە حەزەکەی بەڵێ ئەمە 3/6/73 بەڵێ پێشکەشە بە مامۆستای بەڕێز دکتۆر شۆ ئەحمەد شپری ئەمە وێنەیە کە بەڕاستی هەتا ئێستا من ئەم وێنێشم نەبینیوە لەسەر ڕووباری زێ ساڵی 1990 پەڕینەوەی ئەمە زۆر مهمە بەڵێ پەڕینەوەی قواتی بەریتانی قواتی بەریتانیا ئەمە عەرزەکەم ئەمە هەولێرنی ئەویە وەکو هەولێر وایەوە کەرکووک نا بەس بەڕووی بەڕۆژوو زۆر ئاڵتون کۆپری زێ ئاڵتون زێ ئاڵتون کۆپری ناوێکی تیشی هەیە پردێ بەڵێ ڕاستە تێکێکی قوربان ئەمە قووەتێکی زۆری هین جێشی ئێران ئەلم جێشێران جێشی عێراقی ئینگلیز چوو بۆ ئەوێ ئێتر هین دەسەڵاتیان نەما ئینگلی کوردەکانی خۆمان دیارە ئەمە قووەتێکی زۆران هێنا لەو دیاتانە لەوێ هینیان ئەوان نین کرد توانیان زیاتر پێشمەرگەکانی خۆمان ناوکەن ئەو پێشمەرگی خۆ کوردستانی خۆمان هین کە مساعدەکە اینجا ئەمە هین بوو هێنایان مەلای مزگەوتەکان ڕازی کرد لەگەڵ چەند کەسێکی ترا وتیان بێ فێڵی دۆزینەوە فێڵەکە چۆن بوو هێنایان تەختیان هێنا دار و تەختەوە ئەمانە هینیان لیا هەمیکەن یەخت کاڵە هین بۆ پەڕینەوە شعبەکە میلەتەکان بردە پێشەوە وەکو درعێکی بەشەری بەڵێ ئاوە ئەمە ئەینەکەنە لە پێش خۆیانەوە لە پێش خۆیانەوە دایاننا فەنەکانان هەموودا قسە پشتیانەوە وردە هێرشیانەکە وتیان حەچی بجوڵێتەوە دژی ئینگلیز و نازانم چێ حکوومەتی عێراقی وەمانە بم تفەنانە نەیکوژی ئەتر دەستیان بەستنەوە ئەتر چوونە پێشە کە چوونە پێشی زۆر جوانە بەڕاستی کە چوونە پێشەوە ئەمە فورسان کوردستان فورسان
ئەو فیلمەیە فیلمی فەرسان کوردستانە کوردستانە فیلمێکی کوردیە با بڵێن بەڵێ یا فارسی بوو نانا بەس باس ناوی کوردستانی پێ ئاخە کوردیەکەی ڕق نەختەین بوو بە کوردیش بوو بە کوردی بوو قسەکانی بە بە کوردی بوو بەڵام بازم دووسێ شتێک بەڵێ بەس ئەمە لێرە لە سینەمای ڕەشید پیشاندرا بەڵێ بەڵێ ئێمە بە دوور درێژی دێنە سەر وێنەکانی تر بەڵام ڕێگەم بە باوچانێک وەربگرن فەرموو خۆشەویستان بچانێک و دێنە قسمەت کافردن ئەمە وێنێکی زۆرمان باس کرد لە پێش بچانەکە بەس حەزەکەم باسێکی ئەم وێنەیەم بۆ بکەی من دڵنیام ئەمەیان جەنابتی بەس ئەم ژنێکیە ئەمە دڵشاد عەبەدەلاکە ئایلەی منە خێزانتە خێزانم بڵێ ئەمە ساڵی چەند هێناوتە خۆڵۆزم شتەکانە بوو 16 وانە بڵێ لە ساڵی 16 چەند مناڵتان هەیە کاک سار دوو کوڕمان هەیە دوو کورتان هەیە بڵێ کاکە سەرکۆ لەگەڵ کاک ئاکۆ بڵێ ئەم وێنەیە خۆت و دڵشادخان و دوو کوڕەکەتن ئەدەی ئەوەتە بڵێ وایە وایە بەس لە ماڵی خۆتان گرتوتانە لە ماڵی خۆمان لەسەرەوە لە ئەو ژورەمان پێمانەوت عروسی رووسیەکە بڵێ بڵێ ئەوە نەقشونیگاری هینە هاو نەقشونیگارانە بەڵێ زانم بەڵێ لێەوە جا بە چتە خوارێ لێەوە بۆ هینە بۆ بۆ ناو حەوشەکە ماڵی بەڕاستی کاکفەرە ماڵی سق شاوی و ماڵی سمایل حەقی شاوی و ئەوانی شەدراوسێتان بوون ماڵی کەریم زەند و هەموو بەیەکەوە ئێمە کڕیمان لە پێش لە ماخلۆخەیە کاکفەریدون تو ئەوەندە ئارەزووی فۆلکلۆر و ئەوانەیە هەبووە ئالێرا سدارە و کردوتە سەرەوە نیە بەخوا حاضر بوو هەر بۆ جوانی هەر بۆ جوانی و یادگار وێنەی شخصی تۆ زۆر زۆرینی عەرەبە هات میوانی عەرەبە ئەم دڵی پێخۆشە کاکفەریدون ئەمە ژوێنێکی زۆر جوانە بەس ئەم جێ بە عەسکەریەوە ڕاست وەنیە ئەو جلب ئەو عەسکەریە بەڵێ ئاخە جێبی عەسکەریە جێبی عەسکەریە ئەمە کوێیە کاکفەریدون نازانی ناوەکەی وەڵڵاهی لە سەری زمان ئەمە هینە پێڵەن جێبی وازی پێڵەن ئەم جێبە ئەم نەوع جێبە وازی پێڵێن بەڵام هینەکەی خۆی وانە باشە بەس ئەم مناسەبەتەکە چییە نازانی نەورۆزە نەورۆزە لە توی مەلیک نەبابە لەو لای سووردا شوانەوە تۆ لەگەڵ ئەسب سواریە لە چیایی حەزت لێ بوو بەخوا بین کەچون بۆ دیاتانە ئەم کرد سوایە بوو باە پارەمانێشتمانیان یعنی قەت خۆ وارێنەکەوتۆ خۆ یاریم بۆ بردن قەت وارێ نەکەوتووە خۆتان هەتان بێ لە ماڵەوە ئەسب لە ماڵەوە نەتانخوا دوو جار دووسێ جار هەمان بوو شەو ئەمان بردە ماڵی خەڵقی دم لە مەڵکەنی لەوێ داتان لەوێ دامە لە خانوشتیوە بەڵێ ئێمە لە خوارەوە ئەم وێنەی 58ەوە نیە بڵێ ساڵی 58 جەنابتی بە سواری ئەسپەوە ئەمە 58 وەنیە بەڵێ خۆم باش دەتو ئەو وێنێمان بێ زەحمە بەرەوە بەڵێ نزیک زیارەگای خافاتم ڕێگای بینی بەرزنجە و گێڵەرە ساڵی 58 باش ئەلێرا ئەمە تۆ خەریکی چی ئەم وێنانە هەڵواسی ئەوە ئەنواع و جگەرە ئەنواع شت تێگەشی لە ماڵەوە ژوورێکی گەورەمە بوو لەمە گەورەتر بوو باشە دوو ئەمن سێوەنە شتێک کۆوە کردەوە ئیترم کۆ کردەوە ڕسم و جگەری کۆن و ژقارتی کۆن و ئەو جۆرەشتانەوە نییە بڵێ باشە وەڵای شتێکی کەشی گەبم بەڵام لە ناو وێنەکانە ئەگەر دوای سوتفەمان کرد پیشانی بینەرانی بەڕێزی شیئین شقارتێک کۆ کردێتەوە ئەمەش هەر وێنەیەکی تری جوانە ئەم حەوز و فوارەیە ئەوە لە ماڵی خۆمانە ئەوە ماڵی سێخشاوی سەک کە دیوارەکە لەبین ئێمە گەڕاجەکە بوو ئەو گەڕاجەی لای مەکتەبەکە لایەنەکە شتی پێ من لای مەکتەبی سوورکە و گەڕاجێکی گەوری لتیا بوو بەڵێ ئەزانم کاک فەریدون ئەمە چیەکەی تۆ سە بەسەر ئەم پیکابەوە چواری 5 ساڵی 1970 ئەوە هینە ئەمە برای هینە برایەکێکی گەورە بوو باشە بەس نووسراوە ڕۆژی برنی تەرمی خوا لێ خۆش بوو نەجمەدی مەلا بۆ چیای ئەزمەر لە پێچەکانی ڕێگاکە گیراوە وەنیە
ئەمە ڕێگا بوو کە ڕێگا بۆ ئەزمر لەسەر وەسێتی خۆی بڵێ جاوە هاتنەوەمانە ئەوە کە هاتوونەتەوە هاتوونێتەوە باش کاک فەریدون ئەم ڕسمەش زۆر جوانە لە دوکان گرتوتە ئەوە ماشی جوان هەبوو ئەنواشت ژنانە و پیاوانش ژنانە و پیاوانم فرۆشت و ناوی چەند قماشێکم بۆ پێناڵی هینی زمانی زوو هیچ ژنانە بێ هی پیاوانە بازە بۆ بجامی پیاوان بوو جامانەشتانە فرۆشت جامانە من وەکی لە عام بوو عباشتانە فرۆش بۆ ژنە عبا شکوری سا و عبایان نەماوە وەنیە وەڵامەوە ئێستا ژەرماوە لە لە بەغا ماوە لێرەش ماوە هەندێک کەس دانتێل هەبوو دانتێلە بوو جەرسەی تاران هەبوو خۆت نێشتە بوو من باشە ئەنگۆرە هەبوو ئافریکا باوکو زروبی شارەزاب بەڵێ ڕاستەفەر براکانت شارەزاب بەڵێ ڕاستەفەر ئەوە چی بزانم بەڵێ ئەوە ئەو وێنەیە بوو کە باس حەزەکەم شاوێنەیەکی زۆر جوانە ئەوە لە بەر حەوزەکەی ناو ماڵی باوکمەوە هێنم کرد کەشێت تۆ زێلارە هەتا چوم نازم بۆچی هەواکە بەرزی کردەوە بۆن باخی بەس کردەوە وڵات جوان دەرچوو بەڵێ باشە دەستەکانی خۆش بە کاک فەریدون زۆر وێنەی جوانی هەڵبژاردووە ئەمەش ئەو نمونەیە یەکێک لەو نمونانەیە کە ماوتە ئەمە سەریش قارتەیە سەریش قارت بەس پێت وتم وتێ بۆیە ئەمەم هەڵگرتووە لەبەرەوەی نەورۆزە وایە ئەمە نەورۆزە ڕاست وڵات چەند دانش بوو بخەوە ئەوە مایەوە بووم ئەم دوکانە چییە؟ ئەمە دووگەینە قەیسەری حەیدگ لە زانی بەڵێ ڕێک لە بەردەمی چەند جار بەخواستی شیرێ کردەوە ئەمە نووسراوە دوکانی تەقلە فرۆشی تەقلە یعنی چی؟ تەقلە معنایم یعنی کڵاو ئەوانە هەمووی تەقلن هەمووی تەقلە باوکی جمعە بووە ئەو ڕۆسم گرت باوکی ئەمە ژوێنێکی جوانە سەلانی شاعرە بەڵێ دانەی شمی لیا بە هین کچەکەی بەڵێ بە کچەکە ناوی چی بوو ئافریکا ناهیدەخان یان منداژنی من وڵا ناهیدەخان ناهیدە بەڵێ وڵا بۆ ئەی وازە مرد بەڵێ وەفاتی ئەمەش میرزا تۆفیقزازە ئەمیش خەڵکی مەڵکەندیە تۆفیق قەزازەوە مەڵکنیە سڵەویش حسابی هینەکەی ئەڕات ئەی قرتێن هینە باشە کاکە ئەمە نووسراوە گەراجی عەبدە گەراجی عەبدە بە لافاوەکە چەند ڕۆژی دوای لافاوەکە بوو لافاوەکە ڕۆژی هەژدەی دەی 50 بەڵام ئەم وێنەیە لە 22 دەی 50 گیراوە لە دوای لافاوەکە بە دوای لافاوەکە ئەمە گەراجەکە بووە بۆیە لێرا زەرەر هەنێشتی تیا بوو خەڵق بردووی یان ساحەبەکەی بۆی هاتبووە ڕاست باشە کاک فەریدون پیاو نازانێت لەکوێوە دەست پێ بکە لەکوێوە بێتەوە یعنی کەنزێک ئەمانە ئەیکەم نیوانیوەکەم بە داونە باشە کاک فەریدون ئەم وێنەیە چییە؟ ئەوەی محمۆفەنیە کام محمۆفەنی محمە حەمەفۆلیس باشە کامیان ئەوە پێم وا بێ لێرەوە چوارەم کەس ئەوە وەنیە؟ بەخوا ناتوان بڵم باشە من خۆمەزانم لێرەوە چوارەمە بەس کاک فەریدون ئەم پیاوە محمی حەمە پۆلیس دەورەی مفۆزی بینیوە لە بەغدا ساڵی 1940 بەس بۆ لە ئەلبومی توایە خزم تا بڵێ چی توێە؟ زاومان مێدی خوشکتە بڵێ ئەمەش هەر ئەو ئەمێ نەکەیتی ناوەکەیەتی بڵێ بڵێ مدیری شرطەی مدیریەتە شرطە سلێمانیە لە مدیریەتی شرطی سلێمانی محمود محەممەد علی پۆلیس واتە محمووی خۆی بە محمی حەمە پۆلیسی زیاتر مەش بڵێ وایە غەرقی ڕەحمەت بێ ئەمەش هەر وێنەیەکی ترایی ئەو دەورەیە 1940 پێشەوە دانیشتووە ئەوان لە پێشەوە لە دانیشتوازم سێمە لە خوارە بڵێ بەنیە ئەمە باوکی کاکسیروان و ئەوانە سعلی ئینیش سعلی چیە؟ سعلی حافظ نا خزنی مەلیک بوو ئەجا ئەوە کردیان بە مدیری شرطەی عام بۆ ئەم بزۆر باش چیە کاک فەریدون ئەو منە نەجۆدینە ئەمە مۆری دوکانەکەی بوو یان کاغەز بوو من بۆم کردو دەشەمبیدا ترساش ئەمێنەیە چیە مامەسە ئەوە شینە شێخ سەعیدی پیران پیرانە ساڵە دیاربەکر 26 5 25
ئەعدام کرد ئەعدام کرا لە کاتی عوسمانیدا بەڵێ بەڵێ بەس ئەمە من حەزەکەم ڕوونکردنەوەی بم ئەمە لە دوای عوسمانیە لە دوای دروستبوونی جمهوریەت کەمال ئەتاتورک لە 1920 کە کۆمارەکەی دروست کرد ئالۆ کاتە ئەو با بڵێن لە سێدارەدا ئەمە ژوێنێکی زۆر جوانە ئەمە هینە ئەمە گەڕاجی هینە ناڵە گەڕاجەکەش نییە مزگەوتی هینە ئەدەبێنە کەواتە بابی خوێنینەوە ئێمە بۆ دەخوێنینەوە ئەمە خۆم دەسوخەتی خۆم بەڵێ ساڵی 52 کاک حەمەمرات حەمیمرا بەڵێ هینە لە گەراجی قالی سلێمانی محەممەد ئەحمەد کەریم کاتیبی نەقلیاتی اقتصاد لە بازاری سلێمانی ئەمە من ئەمەوێ سەرنجی بینەران بۆ ئەو ڕاکێشم بۆیە زۆر سەرسامم بەمێنەیە حەزەکەم نەوەی نوێ زۆر جار لە باو باپیرانیان بیستووە کە بە پاسی تەختە چووە بۆ بەغا بۆ ئەوەی لە پشتەوەیە پاسی تەختێ وەنیە بڵێ جێگەی نەفەراتی ئێستا و منشە گەورەکانی ئێستا تەنیا ئەوە بۆ خەڵک بەوانە هاتوشیان کردوون ئەمە ژوێنێکی جوانە کەریمە فەنیە کەریم زەندی کەریمە فەنیە لە قوتابخانەی فنون ساڵی 67 بڵێ ئەو کاتە با بڵێ مەکتەبێکە بۆ لە سلێمانیا پیان و تۆ مەکتەبی فنون بەڵێ فنون ئەم پیاوە چیە کاک ئەوە ئەوە مەلاسمایل نییە حکایەت خوێن وەنیە بەڕاستی من لە تاریخی سلێمانیا ئەم پیاوە خزمەتێکی خۆشی کردو بۆ خەڵک حکایەتی زۆر خۆشی لە چاخانەکانە گەڕاوەتەوە ئەم وێنەیەش سلێمانی یەکەم ڕۆژی جمهوری عێراق 14/7/58 فۆلکلۆر وێنەی فەرێدوونی حاجی کەریمی قادری بازرگان بەڵێ ڕۆژەکەش ڕەشەبا بوو وانووسراوە ئەو منە ئەوە هینەکەشە ئەوە نەکەس بەردەرکی سەرایە ئەوە فیلکەکەی ئەوە سەعاتەکەی بەلەدێ ئەمە لە دەم بازاری لە دەم با بڵێن لە دەم سابونکەرانەوە گیراوە نەخێر بەڵێ لە هینە بەردەمی دوکانی جەرجیس مەتیە فەنی و جەرجیسە فەنی نامە هینە نایشیە ئەخر ئەمە بەردێکی سەرایە قورب قینەکە بەردەی بەردەی سرە ئاواگیرە ئاواگیرە ئەخر وایە بەڵام ئەمە لە سابونکەرانەوە ها سەعاتەکە بەرامبەرەتی وایە جواسەیری کە کاک فەرێدون بەخوا من شتێکی لێزانم قوربان ئەمە سەعاتەکەی ڕەت لەگەڵتان بەزەوە سینەماکەی ئەوە سینەماکەیە لە پشتیەوە بەڵێ سینەماکەی و تۆ بابینە سەر مۆزۆعێکی کە ئەوە لەوەش خۆشتر کاک فەرێدون ئەمە ئیتر عەرەبانەکانی سلێمانی و ئەم جۆرە پیانەوتی عەرەبانەکانی سلێمانی یایلی ئەی بەوی کیانەوتی عەرەبانە ها تریشقا ئەوەی کە یەک ئەسپی هەبوو یەک ئەسپی بۆ باروشتی وا بوو بۆ فەردە ئاردوانە بەس ئەمە بۆ نەفەرات بوو بڵێ نەفەرانیە ئەمە بەڕاستی وێنەیەکی جوانە فیلکەی بەرخانەقا جێگەی گەراجی بەغا عەرەبانچیەکان ساڵی 1965 هەموو ئەو وێنانشی کە تۆ خاوەنیتی ئاواناوی خۆتیشی لێ نووسیەوە بۆی نەگۆڕێەوە نیە بەخۆ تا هەر هیمەتم کردوکەن تێکەڵەوەی خەڵق نەبێ بەڵام خەڵک نەبێ بەس هەر تێکەڵە بێ هەر تێکەڵە دەرەقە ناین ئەمەش جوانە ئەمە نەمسایە لاوانی کوردن وەنیە بەڵێ ئەم خارمەردان و خارمەردانە قادر دیلانە قادر دیلان قار کوردیە ئەوتانێ وەنیە با ئەمانە هاتوونەوە بدە بسلم ئەمە چوون بۆ نەمسا پێم وابێ بۆ حتا حەزەکەم بۆ بخوێنمەوە ئەمە نووسراوە قادر محەممەد مەلامحەمەی کوردی قادر ئەحمەد دیلان واتە قادر دیلان کچێکی ئەوروپای شەرقی پۆڵۆنی موزیعێکی ئیزاعی بەغا مامۆستاوی لێ محەنا قادر محەممەد بەگ فوئاد خوشکەزای مامۆستا کەریم زانستی پورزای ئەحمەد سالار وا دیارە مامۆستای هونەرمەند ئەحمەد سالار لە ڤێننا یەکی حوتی 1959 ئەمە هینە محافظی سلێمانی بوو یەکەم محافظ ئەحمەد تۆفیقی باوکی دکتۆر دارە دوو جاریش بۆ بە محافظ لە دوای سیەکانی شەو جاریچکە بەڵام خەڵق زۆر لێ ڕازی بوو لێ ڕازی بوون بڵێ خوا لێیان ڕازی بێ لە هەر هەمویان خەڵق لێ ڕازی بوو ئەمەش خەڵکەتەوە قارت خوا ئەدام کرا قارکابانی قارکابن برای دیگین ئەمەکی سا گۆرانیڵێت برای مامۆستا کەریمە کەریم زەند ئەگە عەلەم کەریم زەند مامۆستا کەریم کابان ئەمە شوێنەیەکی جەژنە زۆر جوانە بەڕاستی شوێنی چەلک و فەلەکۆوانن بەس دیارە لێراک و بە سوورەکەنەوە
ئەفرۆشرا بە 5 فلسو بە 10 فلسوانەوە نییە هیچ شاکەنە مامگو گرانە ئەمە ژوێنێکی زۆر جوانە دیارە ئەمەش هەل لە ئەلبومەکەی کاکتا بووە ئەم وێنێ ڕۆژی پێنجشەممە 24 ئەوە هینە چێ پێڵێن هاتنی ڕەشی عالی گەیلانی هاتنی ڕەشعەلی گێلانی بۆ سلێمانی پیرەمێردە لەگەڵ ئەوە پیرەمێردە بەڵێ ئەمە ئەو وێنەیە نییە کە پیرەمێردیتی ئەویش هەرتیا بوو ئەویان بڵێ ئەمیان هاتنی با بڵێن ئەمەش هەر بەردێکی سەرایە نووسراوە هاتنی ڕەشی عالی گەیلانی ڕێزوزرا بۆ سلێمانی ڕۆژی 24 1936 سێ ساڵ پێش ئەوەی کە جەنابێ لە دایک ببی ئەمە شوێنەیەکی جوانە ڕۆحە بەخوا مامۆستا ئەلف بێ هەوری ئەو هەموو شعر و ئەدەبیات و دەبیاتی کە هەیە خزمەتی میلەتەکە و سایەکی دڵسۆزیش بووە کەسێکی نیشتیمان پەروەر ئەمەش مامۆستا سعی کابان سعی کابان ئەیش هەیە خزمەتی من هەموو بە خزمەت گوزارن کەسێکی خزمەت گوزار بە تایبەتی لە بواری ئەدەب و شعر و بە تایبەتی ئەم پیاوەش کاعوسمانی حەمەنارە بەڕاستی ئەمە ژێکێکە لە ڕمزەکان لە گەڕەکەەکە مرد خەڵق مرد بەڵێ وایە دەگەشی دراوسێشتان بوو نزیکی ماڵی بوو بەڵێ ڕاستەفەر دراوسێ بوو شیرەخۆرە بوو لەگەڵ دایکمان بەڵێ سەیری ئەو ڕازانەوەی جامان و مشکێت چۆن تێکەڵ کراوە ئێستا لەوانەیە 20 کەس کۆ بنەوە نەزان ئاوا ناوەڵڵە ڕاستەکەی ئەمە چییە ئەم ڕسمە کاکە ئەوە پیاوە پچکۆلەکەیە پیاوە بچکۆلەکەی پیانەوە پیاوە پچکۆلەکە لە ناو بازاری بە سلێمانیا بوو اینجا ئەچوو بە سەراوە بۆ ملاوەلامەێ اینجا یاریان لەگەڵا قسەی خۆش شۆمانە خۆی هینی میرزا فەرەج حەماغای مەریوانی خەڵکی دێکانی ساری ئەو یادگاری وێنە فەریدونی حاجی کەرەمی سلێمانی کانی سانانی ئەو دیێرانی ئەو دی بەڵێ ئەزانم قوربان تێگەشتی ئەو پچکۆلەیە ئەو ئێتر ئەمە بەعاستەم خۆی شتێنەکەی دەخۆی گەورەترە بەڵێ وایە بەڵێ ڕاستە فەرمی بەڵام نازانم ئەم من بە بیرەوەری من ئەو پیاوەم نەبینیوە لە سلێمانی دیارە کۆنترە ئەوە جگەرەی چیە کرد لە بەرهینا بازاری هینەکەی قەیسەری نەقیب بە خۆڕای ئەن هێنا و شتێکیان هایە و نیانایە و خۆشی جگەری نایە کێشە نەخێر ئەمی شوێنێکی زۆر خۆمون لەگەڵ مامۆستا جەمال شاربەژێری بەڵێ ڕاستە فەرمی کاکە بەڕاستی نازانم وێنەکان ئەمە نەجوانن ئەمە شەروێنەیەکی جوانە لەگەڵ مامۆستا عین حێبێ گرتوتە مامۆستا شەخوالی بەرزنجی ناسا بە عین حێبێ بەڵێ سەرکۆ ئەو زۆر بەتینی بوو بەڵێ ڕاستە فەرمی ئەمەش هەروێنێکی زۆر جوانە هەری لافاوەکەی جاوە شعری لافاوەکەش هەیە لافاو چ کردی لە سلێمانی داخی گرانم بۆ سلێمانی پارەیان نا بە تەواوی ئەخەیانە بار بۆیان حەزابی نایچێ بار بۆیان تەبەڕوعات وەڵڵی عەبالەیەوە نییە ئەمنەکەی عەبالەیە عەبالە خۆیەتی بەڕەحمەت بێ لە خۆی کونجی و مەسکەتەکەیەتی شاگردەکەیت ئەوە شاگردەکەیەتی وەڵا حەزەکەم ئەلێرا یادێکی ئەم پیاوەش بکەینەوە بینەران بیناسن بە تایبەتی نەوەی نوێمە خاڵە ڕەجەبی یەکێک بوو لەوانی کە هەمیشە بەختەوەریە بەخشیەوە لە ناو سلێمانیە شارەکانی سە شەرماون وەنیە باشە لەگەڵ فەریدون من حەزەکەم هەندێک وێنی تر هەیە ئەمیشم بۆین کردوین ئەمە ژوێنەیەکیان لە ناحەق ئەمە شەید هاوارە بەنیە بەرە شەید عاراب هاوا ساڵی 1960 میلادی بڵێ لە دایک بووە نەخێر نازانم لە دایک بوونەکەی بەس وێنەکە وانووسراوە من 1960 بوو بە ڕەفیقم ئەوە قاری وتبوو فەریدون مەوێت یارەی بۆم بانگ کرد میشوم باشە کاک فەریدون من بەڕاستی ئەوە نەمنەماوە لەگەڵ جەنابتە بەرنامەکەم ئەلێرا کۆتاییەت من ناتوانم لە بەرنامێکی ئاوا تۆ حەسرکەم چونکە تۆ باسی 2000 وێنە و 2100 وێنەکەی منیش محکومم بکاتەوە بەس ئەتوانی ئەلەم 2 دقیقە ئەمانە چێن ناتم ئەمان ئەمە خێزانە نییە لەگەڵ کوڕەکانێ ئەمە عیلەکەمە باشە ئەمەشیان کوڕمە سەرکۆمە سەرکو کاگاکۆن
کاک هەردووکیان لەم لەولای دایکیان گرتووە لە وڵاتێکە ئەڵمانیا فرانکفۆرت ئەو کاتەیە کە دایکی گەیشتۆتە لایەن وەنیە من حەزەکەم ئەم وێنەیە بۆ بکەم بە دواوێنە لەم بەردامەیە بڵێ پێشەوەشی من ئێرە بەجێ بێڵم لەگەڵ جەنابتا من و تۆشە بێ وێنەیە بگرین بە یەکەوە بڵێ اینجا ئەمە چیە لەگەڵتا ئەم پیاوە چیە لەگەڵتا ئەمە خوشکەزاکەم کاک سیروانی خوشکەزار ئالێرا ویشاحێکی کردوتە ملێ کە نەخشێنراوە بە ئاڵای یا بە پەرچەمی یا بە بەیداخی کوردستان قابلەتی بەڵێ ئێمە هەمومان نزاکەین ئەو ئاڵای میشە شەکاوە بێ قابلەتی شتی زۆری ژە تەبڕۆ کردەوە و رویاوێتی بەڵێ دیاری بۆ هەدیە بۆ مەکتەبەکان بۆ شت ئێمە زۆر زۆر سوپاسە دەکەین مادوومان کردی کاک فەرید نا خۆشەویستانم تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان